بەناوی خوای گەورە فاڵتان لێبێت بەڕێزان لە بەرنامەیان بڕۆ قسە لەسەر هەڵوێستی کۆمەڵی دادگەری کوردستان دەکەین لەبارەی ڕووداوەکانی سووریا و دۆخی کورد و داهاتووی کورد لە سووریا قسە لەسەرەوە دەکەین کۆمەڵی دادگەری داوای کردووە کە بە پەلە لایەنەکان کۆ ببنەوە هەڵوێستەی کۆمەڵی دادگەری وەکو یەکەم هێز لە پێناوی چییە و قسە لەسەرەوەش دەکەین بۆچی زۆرجار بە ناوی ئاینی پیرۆزی ئیسلامەوە فتوا دژی کوورد دەدەکرێت هۆکارەکەی چییە و دەبێت چۆن مامەڵەی لەگەڵدا بکرێت و هەروە قسە لەسەرەوە دەکەین داهاتووی کورد لە سووریا چۆن دەبێت چی بکرێت و کورد لەم خۆناغە چی بکات و قسە لەسەرەوەش دەکەین بۆچی هەندێک خەڵک لە پەنای ئەم ڕووداوانە پەلاماری ئاینی پیرۆزی ئیسلامیش دەدات کە لە پەنای ئەو ڕووداوانە هەندێک خەڵک لەسەر ئەم پرسانەش دەوەستین لەگەڵ بەڕێز کاک عەبدولستار مەجید ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵی دادگەری کە لە هەولێرەوە لەگەڵمانە کاک عەبدولستار بەخێر بێن سوپاسیان بەدەبوون دەکەین ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ئێوەکو یەکەم حیزب لە هەرێمی کوردستان بانگەوازێکتان کردووە بانگەوازێکی بەپەلە بۆی کە کۆبوونەوەی هەموو لایەنەکان بکرێت لەسەر دۆخی کورد لە سووریا ئەمە بۆچی بوو و بەکوێ گەیشتون بۆ ئەو کۆبوونەوەی و ئامانجەکە چییە؟ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سەلامی خوای گەورە لە جەنابیشت بێ و لە بیندەرانی بەڕێز و خۆشەویستیش بێ هەموو لایە خوا ساغ و سەرفراز بن. وەڵای ئەمە وەکو کۆمەڵی دادگەری ئێمە بەڕاستی بە دوو هۆکار بە ئەرکی سەرشانی خۆمان دەزانین کە بەرگری لە مافی ڕەوای میلەتی خۆمان بکەین لە گەلی کوردی موسڵمان بکەین لە باکوور بێ لە باشوور بێ لە ڕۆژئاوا بێ لە ڕۆژهەڵات بێ نەکە لە گەلی کورد بگرام پێم وایە موسڵمانی ڕاست و دروست و ڕێک و پێک ئەوەیە کە لە هەر شوێنێکی دنیا مەزلومێکە بێ ستەم لێکراوێکە بێ دەبێ بە پێی توانای بەرگری لێ بکە ئەگەر بە قسەیەکی حەقیش بێ ئەگەر بە دوعایەکی خێریش بێ. ئێمە بە حکمی بەڕاستی وەکو عەرزم کرد بە هۆکاری ئەوە کە ئێمە ینی میلەتێکی موسڵمانین ینی ئەرکێکی شەرعی سەرشانی هەر تاکێکی موسڵمانە بەرگری لە حەق بکاوە بەرگری لە ستەم لێکراو بکاوە دژی ستەم و زۆرداری بۆستێتەوە هەر کەسێک بێ حەقیقەتەن ئەوە جیا لەوەی کە ئەو کەسە کە ستەم دەکا ئەو کەسێک کە مافی خەڵک پێشێل دەکا موسڵمانە غەیرە موسڵمانە و لە هەمان کاتدا بەڕاستی بۆ ئەوەی دیکەش یعنی دیسانەکە تەماشا ناکرێ ئەو کەسێک کە زوڵمی لێ دەکرێ ئەو کەسێک کە مافی دەخورێ ئەو کەسێک کە ڕێز لە بیر و ڕاو بۆ چوونەکانی ناگیرێ هەر کەسێکە حەقیقەتەن ئێمە ئەم شەریعەتە وای فێر کردوین بەڕاستی ئیسلام وای فێر کردوین کە ئێمە لە بەرەی حەق بین و دژی ستەم و زۆرداری بین. زەمە بە حکمی ئەوە بەڕاستی ئێمە بەوازبی دەزانین ئەوە جیا دەکەینەوە کە گەلی کوردستان لە هەر چوار پارچەکی کوردستان تەبعاً حەقەتەن ئێمە جیا دەکەینەوە لە حزبەکان و لە ئایدۆلۆژیاکان و لە هەڵوێستی سیاسی و هەڵوێستی حزبی حزبەکانی ئەو پارچانە بە سەراحەت. ئێمە ڕەنگە تێبینیمان زۆر لەسەر زۆر لایەن و زۆر حزب هەبێ لە سیاسەتیان لە ئایدۆلۆژی و بیر و باوەڕیان بەڵام ئێمە قەزەی میلەتەکە و قەزەی گەلێکی چەوساوە و قەزەی خاک و وڵاتی میلەتێکە ئەگەر هەر کەسێک بێ بەڕاستی پێشێلی بکە ئەگەر بێ وەستەمی لێ بکە ئێمە بە ئەرکێکی شەرعی سەرشانی خۆمان دەزانین کە ئەمە بەرگری لێ بکەین. ئەمە یەک. دوو ئێمە وەکو کوردیش بەڕاستی وەکو میلەتی کورد ئێمەش کە ینی تاکێکی ئەم کوردەواری خۆمانین بەڕاستی ئێمە بە پێویستی دەزانین کە ینی ئەرکێکی دیکەیە لە سەرشانی ئێمە بەرامبەر بە میلەتی خۆمان و بەرامبەر بە خاک وڵاتی خۆمان کە ئەوەش بەڕاستی هەر قوڵاوی قورئان و ڕێوشوێنی پێغەمبەری پێشەوایە سەڵڵاهو عەلەیهی خوای لەسەر بێ. ینی پێغەمبەر فێری کردوین، ئیسلام فێری کردوین کە میلەتی خۆمانمان خۆش بوێ، ئیسلام فێری کردوین کە بەرگری لە میلەتی خۆمان بکەین، ئیسلام فێری کردوین کە خاک وڵاتی خۆمانمان خۆش بوێ بەڵام ئەمانە هەمووی لەسەر بابەتی حەق بەڕاستی ینی میلەت و گەلەکەم ئەگەر لەسەر حەق بێ و ستەمی لێ بکرێ بەڵێ ئێمە بەڕاستی بە ئەرچی شەرعی و نیشتیمانی نەتەوەی دەزانین کە بەرگری لێ بکەین. وەکو باسم کرد
ئەمە جیا دەکەینەوە لە بیر و ڕای حیزبەکان و ئایدۆلۆژیای حیزبەکان و هەڵوێست و سیاسەتی حیزبەکان کە ئێمە پێمان وایە هێندێک لەو نەهامەتی و گرفتانەی کە بەسەر میلەتەکانی میلەتی کووردا هاتووە لە هێندێک لە پارچەکانی کوردستان حیزبەکان بەسەریان هێناون، سیاسەتی چەوتی حیزبەکە بەسەری هێناوە، جاچ لە ئەوە بێت کە میلەتەکە قڕ کراوە، ڕاگوێزراوە، مەسەڵەن ئەنفال کراوە، چیمیایی باران کراوە. بەڕاستی بەشێکی من ناڵم بەشێکی هەڵوێست و سیاسەتی چەوتی حیزبەکان زەرور زیانی بە حەقیقەت لە گەلی کوردستان داوە لەم پارچە و لەو پارچە و لەو پارچەکەی دیکە. بۆیە ئێمە سیاسەتی و حیزبانە و بەڕاستی بیر و باوەڕی و حیزبانە بە هیچ شێوەیەکی تێکەڵ بە مافی ڕەوای گەلی کورد ناکەین لە هیچ پارچەیەکی کوردستان لە چوار پارچەکەی کوردستان. سەبارەت بەوەی کە باست کرد ئەوەی ڕۆژ ئاوا ئێستا ئێمە حەقیقەتەن وەکو کۆمەڵ هەر لە سەرتاوە ئێمە وەکو مەکتەبی سیاسی کە کۆبووینەوە وەکو سەرکردایەتی بەلاغمان هەیە کە ئێمە داوامان کردووە کە ئەو شەڕ و کێشە و بەڕاستی گرفتەی کە هاتوۆتە پێش لە ڕۆژ ئاوای کوردستان ئێمە داوامان کردووە ئەمە ڕابگیرێ و ئێمە داوامان کردووە کە ئەو کێشانە و ئەو گرفتانە ئەو خاڵانەی کە کێشەی لەسەرە بە گفتوگۆ چارەسەر بکرێت بە ئاشتی چارەسەر بکرێت. ئێمە پێمان وانییە کە نە حکوومەتی سووریا بە شەڕ دەتوانێت کێشەکان هەموو یەک لا بکاتەوە و نە بەڕاستی دەسەڵاتی کوردانی ڕۆژ ئاواش دەتوانێت بە شەڕ و بە توند و تیژی کێشەکان یەک لای بکاتەوە. پێمان وایە کە لە کۆتاییدا هەر دەبێت بەڕاستی بە پابەندی بە ڕێکەوتنەکانی کە کراوە ئەوەی بە تایبەتی دەی ئازار و پابەندی بە ئاگربەست و ئاشتی و گفتوگۆ و ئەوانە لەسەر مێزی گفتوگۆ بە شێوەیەکی سیاسیانە و بە منتیق و بە عەقڵ چارەسەر بکرێت. غەیری ئەو ڕێگایە بەڕاستی ینی وەکو کۆمەڵ هیچ ڕێگایەکە بە دروست نازانین بە باشی نازانین و ئەنجامەکەیشمان بینی بەڕاستی. و ئێستا کە من دەشبینم کە بڕیاری ئاگربەست درراوە ئەمن بەڕاستی پێی دڵخۆشین و بەڕاستی هیوادارین کە ئەم ئاگربەستە سەر بگرێ و ئینشاڵڵا ئەنجامی باشیشی بێوە. لە ئەنجامی ئەوەدا ئێمە لەگەڵ ئەوەشین بەڕاستی کە دەڵێن بە گفتوگۆ بە ڕێکەوتن ئێمە پێمان وایە بەڵێ گەلی کورد مافی خۆیەتی کە پێویستە مافی لە وڵاتی سووریا وەکو پێکاتەیەکی گەورەی بینی کۆماری سووریا بۆ دابین بکرێ و بە مافە ئاساوی یاسایەکانی خۆی بگاکە ئەوەی کە بەڕاستی بە تایبەتی ئەم شەریعەت و بەرنامەی بۆی دابین کردووە بۆ پێی ڕەوابینیوە. غەیری ئەوە بەڕاستیمە پێمان وایە ئەگەر ئەو دەسەڵاتی سووریا ینی غەیرەوە کە بەکو باسم کرد کە شەریعەتی ئیسلام بە هەر مرۆڤێکی داوە بە هەر میلەتێکی داوە بەڕاستی لێ زەودکە و پێی نەدا ئێمە حەقیقەتەن بە زوڵمی دەزانین بەستەمی دەزانین و ئەو میلەتەش ئەو کاتی مافی خۆی دژ بە هەر ستەم و زوڵمێک بۆستێتەوە. بەڵێ سەبارەت بە ئەو کۆبوونەوەی بڵێن کۆبوونەوەکە تا ئێستا کێ بەدەنگەوە هاتووە دەکرێت لەسەر چ ئاستێکە ئەو کۆبوونەوەی کە ئێوە داواتان کردو بۆ ڕۆژراوە وەتانەوێت چی لێ بکەوێتەوە؟ ئێمە وەکو کۆمەڵی دادگەری وەکو مەکتەبی سیاسی کۆمەڵی دادگەری دەست پێشخەریەکمان کرد ئەمڕۆ ئەویش هەر لە چوارچێوەی هەستکردن بە بەرپرسیارەتی بەرامبەر بە گەلی ڕۆژ ئاوا لە سووریا و بەرامبەر ئەو گرژی و ئالۆزیانەی کە لە چەند ڕۆژەی ڕابردوو هاتە پێشەوە کە تا ئەمڕۆژ بەردەوام بووە کە بەداخەوە ینی قوربانی زۆری لێکەوتوتەوە. ئێمە وەکو هەستکردن بە بەرپرسیارەتی لەمڕۆ بە حەقیقەت بە پێویستمان زانی کە گفتوگۆیەک لەگەڵ لایەنە سیاسی و حیزبەکانی کوردستانی باشوور بکەین بۆ کۆبوونەوەیەک کە هەوڵ دەین ئێمە وەکو ئەنی لایەنە سیاسیەکان هاو هەڵوێز بین و لەسەر بەڕاستی کۆمەڵێک پرەنسیپ و بڕیار ڕێکەوین کە ئێمە چۆن مامەڵە بکەین لەگەڵ ئەو ئاڵۆزی و گورژەی کە ئێستا بە تایبەتی گەلی کوردمان لە کوردستانی ڕۆژئاوا تووشی هاتووە. ئێمە کۆبوونەوەکە بەڕاستی بۆ ئەوەیە و کۆبوونەوەکە لە لای کۆمەڵی دادگەری بەڕێوە دەچێ و حزب و لایەنەکانی کوردستان هەمویان بەشدارن. تەنها پارتی دیموکراتی کوردستان نەبێ ئێمە تا ئێستا چاوەڕێ وەڵامیانین
کە بە ئومێدی ئەوەی کە ئەوانیش بەشدار بن بەڕاستی کۆدەنجێک دروست بێت لەسەر ئەوەی کێمە چی بکەین باشە، یعنی هەنگاوی بۆ لەمە دوامان کە ئەگەر ئەو ئاگر بەستە ڕاگەیاندراوە کە ئومێد دەکەم کە ئیشاڵەم ئاگر بەستە بەردەوام بێ و ئەم کێشە و ئاڵۆزانە بنەبڕکە. بەڵام ئێمەش گفتوگۆ دەکەین کە بزانین چی لە ئەرچی سەرشانی ئێمەیە بۆ بەتایبەتی بۆ بەردەوامی گفتوگۆ بۆ ینی بەرقەرارکردنی ئاشتی بۆ ئەوەی کە گەلی کورد بە مافەکانی خۆی بگاوە لە هەمان کاتدا ئەم پێم وایە دەبێت تۆزە گفتوگۆش چ ئەم کۆبنەوەی بەچی کۆبنەوەیەکی کە بێ تۆزە گفتوگۆش دەربارەی ڕەوشی باشووری کوردستانیش بکرێ، ینی هەرێمی کوردستانیش کە بەڕاستی مەرج نییە ئەم بارودۆخانە بەم شێوەیە بەردەوام بن. ئاماژەکان هەموو بۆ ئەوەن کە بارودۆخی نوێ لەو ناوچەیە بەڕێوەیە و بەتایبەتی دەسەڵاتدارانی دنیا ئەمریکا و هاوپەیمانەکانی پێ ناچێ بەڕاستی ئێستا ئیشیان بە کورد مابێ کە پێشتر بە شەڕکەرێکی ئازاد ناویان بردووە وەکو شەڕکەر مامەڵان لەگەڵدا کردووە کە ئێستا بەڕوونی دەڵێن ئێمە پێویستمان بەو شەڕکەرە نەماوە بەرامبەر بە داعش، مەترسی داعش نەما ئەو زۆرە شەڕکەرەمان پێویست بێیان ڕەنگە خەڵکیکە هەبێ بە وەکالەت یا ڕاستەوخۆ شەڕی داعشیان بۆ بکە نازانم. بە حەقەتەن ئەمە هەمیشە گوتومانە بەداخۆ بەڵام خۆجێمانی نەگیرا، هەمیشە گوتومانە کورد بابک میلەتی کورد، ینی نەک جارێک ئەوە چەندەمین جارە کورد لە کونێکەوە پێوە دەدرێ، ئەوە چەندەمین جارە کورد ینی پشتی لە عەزیز دەدرێت، تەبان چەندەمین جارە بە گورگان خواردوو دەدرێت، چەندەمین جارە ئەوە کورد ینی ئەوەی کە کۆی دەکاتەوە بە قوربانی بە سەدەها یا هەزارەها شەهید و بریندار و ئاواری و دەربەدەری بە بڕیارێکی وڵاتانی زلهێز لە ئاوێ دەکرێت. گوتمانەکە کە پشت بە یەکەم پشت با بەخوای خۆمان ببەستین، دوم با بەڕاستی بە یەکەوە تەبابین و یەکریز بین و یەک هەڵوێز بین و ئینجا پشتیش بە میلەتی خۆمان بەستین. بەڕاستی بەداخەوە تا ئێستا حەقەتەن ئەم پەیامە کورتە ئێمە کە زۆر جار گوتمانەکە کە پشت بەخوا بەستن و بە یەکەوە تەبابوون و یەکریزی و یەک هەڵوێزی نێو خۆمان لەگەڵ خەڵک و میلەتی خۆمان باشبوون و پشت بەستینش بە دوای خوای گەورە بە میلەتی خۆمان. بەڕاستی تا ئێستا جومانێ نەگیراوە، بەڵام ئەوە ئەم ڕۆژ دیسانەکە بینیمان ینی لە ڕۆژگاری ئەمڕۆژ بەداخەوە دیسان ئەو خەنجەرە لە پشتی کوردرایەوە و ئەوەی چەند ساڵە کۆی دەکاتەوە بە خوێن و بە ئارەق و بە ماندووبوون بە ئاسانی حەقەتەن دەئاوێ کرا. ئێستاش بەڕای ئێمە ئێستاش نەچوە بچێ، ئێستاش بەڕاستی دەرفەت ماوە کە کورد عیبرەتی لێ وەربگرێ و بەڕای من زەرە لە نوێی بگەڕێتەوە. ئێستاش هەر قازانجە، ینی ئێمەش ئێستا دەست بەو بارودۆخی خۆمانەوە بگرین و بارودۆخی خۆمان چاکەین و بەتایبەتی لە هەرێمی کوردستانیش و بۆ ڕۆژ ئاواش ئەم پێم وایە باشترین ڕێگە و دەشبینینەوە و ئەم پێشم وایە دەشسەلمێ لەم بارودۆخێسە کە کورد پێدا دێتەپەڕی و دەتوانم بڵێم بێزگە لە خوا کەسی لە پشت نییە، جازە بەداخەوە ینی لەگە خوش تەبانین لەگە خوش ڕێگنی بەداخەوە بێزگە لە خوا کەسی کەی نییە و درسۆزی نییە. لەم بارودۆخەی تەنها ئەوەیە کە بەڕاستی عاقڵ بێ و حەچیم بێ و سیاسانە مامەڵە بکە بە شێوەیە کە لێ نەگەڕە میلەتەکەی دیسان بەربەڵا بێ و تووشی بیانی وەکو چۆن لە هەرێمی کوردستان کاتی خۆی لە کوردستانی عێراق بینیمانە چیمیایی باران کراین، ئەنفال کراین، دەربەدەر کراین، 4000 گوندمان تێکدرا. ئەم پێم وایە بەڕاستی دەبێ ڕۆژ ئاواش و غەیری ڕۆژ ئاواش عیبرەت لە ئێمە وەربگرێکە لێ نەگەڕێ میلەتەکەمان بەو بارودۆخەیدا تێپەڕێ و ئەو هەموو نەهامەتی و قوربەسەریە بەسەر میلەتی خۆمان بێنین بە شێوەیەکی سیاسیانە بە گفتوگۆ کە بە تایبەتیش حکومەتی سووریش بەڕاستی دەبێت ملکەسکا بۆ گفتوگۆ و دەبێت ملکەسکا بۆ مافەکانی گەلی کورد و دەبێت بەڕاستی حەقی ئەو میلەتە بدا لە وڵاتەی ئەو کاتێن پێم وایە باشترین ڕێگە بژاردە ئەوەیە کە گفتوگۆ بکرێ و بە ڕێککەوتن و بە پابەندی بە ڕێککەوتنەکانی ڕابردوو مافەکانمە بپارێزین و ئاشتی لە وڵاتە بەرقەرارکەین و میلەت و گەلی خۆمان ئاسوودە بکەین. باشە کاک ئەوستاذ سەبارەت بە زۆر جار بڵێن ئەو دەوڵەتانەی کە کوردیان بەسەر دابەش کراوە بە ناوی ئاینی پیرۆزی ئیسلامەوە ستەم لە میلەتی کوورد دەکەن. بڕم نووسراوێکی وەزارەتی ئەوقافی سووریا شەبوو کە باسیەوە سوورەتێکی بڵین ئاەتێکی سوورەتی ئەنفالی بەکارهێناوە و داوا لە مزگەوتەکان دەکە کە بڵین دوعا بخوێنن بۆ سەرکەوتن و فەتوحاتی بڵین سوپای سووریا. سەرنجتان لەسەر چیەوە بوو؟ ئایا شەڕی ئیسلام و کوفرە تا بەم شێوەیە ینی ئاینی پیرۆزی ئیسلام بیکەن بە شەڕێکی بڵین
ئیسلام لەگەڵ بڵین کوفر؟ وەڵای کاک حەچیم ئەو بابەتە بابەتی ئیسلام ئایا شەڕی لەگەڵ کوفرە یا لەگەڵ ستەم و ستەمکارانە؟ ئەو بابەتە بابەتێکی زۆر دووقوڵە لە فقهی ئیسلامیدا لە سیاسەتی شەرعیدا. من بەڕاستی ناسمە ناوردەکارێکە، بەڵام ئەوەندەی کە من تێگەیشتوم و خوێندومەتەوە لە بڵێن کتێبە شەرعی و فقهیەکاندا و پێگەیشتوم ئەوەیە کە ئیسلام بەڕاستی کێشەی لەگەڵ کوفر نییە، نەک کێشەی نییە، با بە تعبیرێکە بێڵێم شەڕی لەگەڵ کوفر نییە. بەڕۆ تەمەشای قورئان بکەین، تەمەشای جەنگ و جیهادی پێغەمبەری پێشەوا سەڵا سڵامی خوا لەسەر بێ و هاوڵە بە ڕێزەکانی بکەین ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەسەر بێ. شەڕ لەگەڵ ستەم بووە، لەگەڵ ستەمکاران بووە، لەگەڵ تاغوت بووە. لەناخوای گەورە خۆ لە قورئان لەسەر شوێن ئاماژە پێکردو کە دەفەرمێ وقل الحق من ربكم فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر. ئێوە یعنی حەق لە پەروەردگارتان و بگێنن، یعنی بڵێن هەر کەس پێی خۆش بۆ با ئیمان بێن بێ، هەر کەس پێی خۆش با کافر بێ. یا خوای تەعالی بە پێغەمبەر دەفەرمێ سەڵا سڵامی خوا لەسەر بێ ولو شاء ربك لآمن من في الأرض كلهم جميعا أفأنت تكره الناس حتى يكونوا مؤمنين. دەفەرمێ ئەی محەممەد سەڵا سڵامی خوا لەسەر بێ دەفەرمێ ئەگە پەروەردگار ویست بای هەموو خەڵک ئیمانیان دەهێنا، یعنی پەروەردگار واتە ئەوەی نەویستووە. ئەفەتوکره الناس حتى يكونوا مؤمنين، یعنی ئەتو ئایا زۆر لە خەڵکی دەکەی خەڵک ناچار دەکەی تا ئیمان بێنن، یعنی بۆ نییە وا بکەی بەڕاستی. ئەوانەی کە شارەزا بن زمانی عەرەبی واتە ئیستیفامی ئیستینکاری، واتە هەر بۆ نییە وا بکەی بەڕاستی تەلاگە ویست بە هەموو خەڵک ئیمانی دەهێنا موسڵمان بوو. بۆیە بەڕاستی ئەمە دەبێ حەقەتەن نابێ ئەمە تێکەڵ بکرێ، نە لێرە و نە لەوێ و نە هیچ کەسێکی کە باسی شەڕی ئیسلام و کوفر بکە. حەقەتەن ئەمە پێم وایە ئەوە شەڕی دەسەڵاتە و شەڕی ئەوەیە کە ئایا چی حەقی بەدەستەوێ لەو بابەتەدا بەپێ ئەو ڕێکەوتانەی کە کراوە لە نێوان کوردستانی ڕۆژئاوا و حکوومەتی سووریا کە چەند ڕێکەوتنی کراوە بە تایبەتی ئەوەی کۆتاییان کە ڕێکەوتنی دەی ئازار بووە کە پێویستە بەڕاستی هەموو لە پێوە پابند بن، بیانی ئەوە پەیوەندی بە دەسەڵات و شێوازی حکومڕانی و حکومڕانیکردنەوە هێزا چه حکوومەتی سووری بیکە و چە بەشێکە پەیوەندی بە ڕۆژئاوای کوردستانەوە هەیە کە ئایا پابند و بە ئیتفاقەکانەوە چۆن حکومڕانی کردووە. حەقەتەن بەڕاستی پەیوەندی بەوە هەیە، پێم وایە هیچ پەیوەندی بە ینی ئیسلام و کوفرەوە نیە. یەک دوو بەڕاستی کاک حەچیم ملەتی کورد بە شێوەیەکی گشتی موسڵمانە، یعنی چێ مەسەڵەن ئەو حەقی بە بینی وەزارەتی ئەوقاف یا مەسەڵەن ئەگەر ڕاست بێ بەڕاستی ئەو کتابە ئەوان دەریان کردو، ئەگەر ڕاست بێ پێی داون ینی کە ئەوە دەستیان بە فتوحات کردووە. ئەنی فتوحاتی کوێ خۆ ئەنی ئەو بەشەی ڕۆژئاواش وە تا ئێستاش شارەکانیشی بەشێکە لە دەوڵەتی سووریا بە پێی ڕێکەوتنەکە بێ، بە پێی جوغرافیای سیاسی ینی وڵاتی سووریا بێ. ینی چێ مافەی بە پێداوە نازم چ فتوایە ینی چ بنەمایەکی شەرعی هەیە کە ئەتوو مەسەڵەن بێ هێرشکردنە سەر حەسەکە و یا قامیشلو یا ینی شارەکانی دیکەی کوردستان لەوێ ئەتوو بە فەتحی بزانی پێ دووا بێ ئەوە شەڕی ئیسلام و خەڵکێکی ستەمکار و تاغوتە و بێجگەلێک کە تاغوت و ئەوان ستەمکارە موسڵمانیش نییە و ئینجا ئەگەر و مەسەڵەن دەست بەسەداگرت ئەوە فەتحت کردووە. ئەم پێمە بەڕاستیەوە زۆر دوورە لە فقهی ئیسلامی و لە شەریعەتی ئیسلام و شەڕی کێشە و ناکۆچی نێوان دەسەڵاتی سووریا لەگەڵ ئەو بەشەی کە سەرخۆی پێدەڵێن لە ڕۆژئاوای کوردستان و ئایا چێ چەند حەقی بەدەستە و چێ چەند حەقی بەدەستنی بەڕاستیەوە دەبێ خەڵکەکی دیکە مەسەڵەن کە بچێت بە واقعەکەی ببینێ و تەماشای هەمووی کە حەکمێکی ڕاست دروست بکە کە ئایا چێ ئیتفاقی جێبەجێ نەکردووە و چێ پێشێلی ڕێکەوتنەکانی کردووە و چێ مەسەڵەن بەڕاستی چاوی لە ستەم و زوڵمە کەمە گوتومانە دەشیرێنەوە ئێمە ینی مافی گەلی کورد بە مافێکی شەرعی و ئاسایی و یاسایی دەزانین و بەڕاستی هێرشکردنە سەر ئەو مافە کە مافی خۆیەتی لە وڵاتی خۆی ئازاد بێ و سەربەخۆ بێ و سەربەست بێ و حتا ینی وڵاتی خۆی بۆ خۆی بەڕێوەبەرێ بەڕاستی هێرشکردنە سەر ئەو مافە ئەمە بەستەمی دەزانین. باشە بەدەستدرێژی دەزانین و بەڵام مادام ڕێکەوتن هەیە مادام گفتوگۆ هەبووە ئێمە لەگەڵ ئەوەین کە پابندی بە ڕێکەوتن و گفتوگۆکانەوە بکرێ. بەڵێ
سەبارەت بە نەتەوەش ینی لە ئاینی پیرۆزی ئیسلام هیچ نەتەوەیەک سەردەستە بەسەر نەتەوەی تردا چکە زۆر جار هەندێک خەڵک ینی وا تەفسیری دەکا ینی ئەوان سەردەست بن کورجا لەلایەن فارس بێ تورک بێ عەرەب بێ ژێردەسەی ئەوان بێ بە دوای ئەوان بکەوێ. وەڵاهی بێگومان کا حەشیم نەخێر خوای گەورە هیچ نەتەوەیەکی بەسەر هیچ نەتەوەیەکدا فەرز نەکردووە و هیچ نەتەوەیەک هیچ قەومێک لە قەومێکی کە باشتر نییە ئەنی لە ئەسڵدا بەڵکو خوای گەورە ئەم بنەما قورئانی داناوە یا ئەیها الناس ئینا خەلەقناکم من ذەکەر وئونثا ئەی خەڵکین یعنی بەگشتی هەموو نەتەوەکان هەموو مرۆڤایەتی بانجیان دەکا یعنی سەرەتا بنەمای مرۆڤایەتی دەکاتە پێوەەر و بنچینە بۆ بەڕێوەبردنی کۆمەلگا و کۆمەلگاکانی سەر ڕووی زەوی دەفەرمی ئەی خەڵکینە ئێمە ئێوەمان لە نێر و مێک دروست کردووە هەمومان لە ئادەم و حەوای پەیدا بووین یعنی دەگەڕێنەوە سەر ئەو ئەسڵە وجعلناكم شعوبا وقبائل يعني ئێوەمان جێڕاوە بە هۆز و گەل وتەعاشیرەت و تیرە و گەل ئێمەوەمان لێ کردوون بەڕاستی ینی ئابە و شێوەی ئێوەمان دابەش کردووە تەبان ینی کورد هەیە و فارس هەیە و تورک هەیە و عەرەب هەیە و قەومی مەسەلەن بۆ نمونە ئەڵمان هەیە و ڕووس هەیە و ئینگلیز هەیە ئەوە بەڕاستی خوای گەورە ئەوە بەو شێوەی دابەش کردو بەڵام هیچ کامێک لەو قەومانە لە ئەسڵ و لە بنەڕەتدا فەرزکراوە بەسەر ئەوی دیکەدا بە هیچ پێوەرێک باشترە لە ئەوی دیکە لە ڕوانگەی شەریعەتی ئیسلامەوە نەخێر هەبەت 100% نەخێر دەفەرمێ لتعارفوا ئێوەمان کردو بەم قەوم و بەو نەتەوانە بەڵام بۆچی لتعارفوا یعنی بۆ ئەوە ئێوە واتە باش چاکە لەگەڵ یەکتر بکەن یعنی بابی تەعارفە چاکبوون لەگەڵ یەک چاکە لەگەڵ یەکترکردن بکەن و ئێوە بەڕاستی لەگەڵ یەک باش بن ئەساسەکەی ئەوەیە ئین ئەکرەمەکم عیند اللهی ئەتقاکم ئەوە بین و بین اللهە چێ لە خوای تەعالا یعنی زیاتر پارێزکاری کرد بێ و بە تەقواتر بێ ئەوە لە لای خوای تەعالا نزیکترە و باشترە و خۆشەویسترە جا بەڕاستی و هیچ پەیوەندی بە نە بە عەرەبەوە هەیە و نە بە کوردەوە هەیە نە بە کەسێکی هەیە بەڕاستی هەر کەسێک بەو شێوەی بیرکاتەوە بەڕاستی هیچ پەیوەندی بە ئیسلامەوە نییە بەسمێ ئەم زۆرە بۆ چوون و لێکدانەوەیە هیچ پەیوەندی بە ئیسلامەوە نییە ئیسلام هەموو بەیەک چاو تەماشا دەکا و بەڵام چێ باشتر بێ بین و بین الله و لەگەڵ خەڵک باشتر بێ ئەو لای خوای تەعالا خۆشەویسترە حەقیقەتەن ئەوەش هێندێکی بە هەڵوێز دەکەوێت هێندێکیش بەڕاستی پەیوەندی بە ئەو مرۆڤە و نێوان خۆی خوای گەورە هەیە ناتوانانی بڵێ ئەم کەسە نوێژی زیاتر بوو ئەم کەسە مەسەلەن ڕیشی درێژتر بوو ئەم کەسە مەسەلەن حەجی زیاتر کرد ئەم کەسە مەسەلەن هەر ناو بەڵا شکل و سوورەتێککە بەخۆ بگرێ لەوەی کە موسڵمانترە ناوەڵا ئەوە إن الله لا ينظر إلى أجسامكم ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم خوای تەعالا تەماشای هەیکەل و شکل و سوورەتی ئێمە ناکە بەڕاستی تەماشای دڵمان دەکات تەماشای هەڵوێستمان دەکات تەماشای کردەوەمان دەکات بۆیە نەخێر کاک حەشیم وەڵای برام نە عەرەب فەزلی بەسەر کووردا هەیە و نە فارس بەسەر کوردیدا هەیە و نە کورد بەسەر فارس و عەرەبیدا هەیە و نە کەسێکی کەس بەسەر کەسێکیدا هەیە و ئەوە ینی بەڕێوەبردنی وڵاتە و بەداخەوە ئەمڕۆ هاتووە بەپێی ڕێکەوتنەکانی ڕابردوو بە تایبەتی ڕێکەوتنی ساکیز بیوکۆی شوم کە کوردی ئاوا دابەش کرد بەسەر ئەم وڵاتانەدا کورد بەڕاستی بێ کیان و قەوارە مایەوە بێ دەوڵەت مایەوە بێ کەس مایەوە ئەویش مافی خۆی بوو ئێستا دەوڵەتێکی زۆر گەورە هەیە بە ناوی کوردستان و زمانی خۆیتی و موسڵمانیشە و هیچ قەومێکیش بەڕاستی لەو شایستەتر نییە کە ئەو دەوڵەتی هەیە بەڵام کورد هیچی نەبێ وەڵای بەرام ینی بەپێی شەریعەتی خوای تەعالا بەپێی هەموو عورفێکی ئیسلامی و هەموو بەڕاستی بنەمایەکی ئیسلامی کوردیش مافی خۆیەتی وڵاتی خۆی هەبێ و دەوڵەتی خۆی هەبێ سەربەخۆ بێ ئازاد بێ هیچ کەسیش بەڕاستی مافی ئەوەی نییە ئەو مافەی پێشێل بکە یا لێ وەگرێتەوە و هەر کاتێک ئەم مافەی پێشێل کرا لەلایەنی هەر کەسێکی بوو بەڕاستی ئەو میلەت حەقی خۆیەتی بەڕاستی بەرهەڵسکاری بکە و خەبات بکە بۆ ئەو مافەی بجێرێتەوە و لێ زەود نەکرێ باشە یەک دوو پرسیارەتی لەسەرەوە پرسە بکەین دوای دینە سەردۆخێرێمیش بەڵێن زۆر جار لە ڕووداوانەی سووریا دەبین بڵێن هەندێک گروپەیە دروشمی ئیسلامیش بەکاردێنێ مامەڵێکی خراپ لەگەڵ دیلەکان فرێدانی تەرم جنێ و پێدان ینی مامەڵێکی خراپ لەگەڵ خەڵکی مەدەنی ئەوە دوورنیە لە هەموو ئاکارێکی ئیسلامی هەندێک جار بڵێن دروشمی ئیسلامی شەر بەکاردێنن لە کاتی ئەو ئۆپەراسیۆنەدا
مامەڵەیەکی پێچوانەی ئاینی پیرۆزی ئیسلام نییە؟ کاک حەشیم ئەو بابەتانە وەکو باسم کرد بەشێکی زۆری پەیوەندی بە ببوورە بە هەڵسوکەوتی ئەو وڵاتەوە هەیە ئەو حکومڕانەوە هەیە و ئەو دەوڵەتەوە هەیە بەداخەوە بەشێکی زۆری پەیوەندی بە ئیسلامەوە نییە. ینی وەکو باسم کرد هەر لە بنەڕەتدا ینی میلەتی کورد کە ئێسامە لە هەرێمی کوردستان سبەی ئەم عێراقا ئەو زاوە بۆ ئێرە دروستە و بۆ سووریاش دروستە و بۆ ئێرانیش دروستە و بۆ تورکیاش دروستە. ئێمە میلەتی کورد لێرە لەگەڵ میلەتانی بڵێن عێراق لێرانە کە عەرەبە و تورکمانی تێدا هەیە وەکو موسڵمان و ئێمە جیاوازیمان چێ بۆ خەڵکی ینی عەرەب لەمە موسڵمانتر بۆ چیانی بە چ پێوەرێک و بە چ پێوەرێک ینی خەڵکی تورکمان یا خەڵکی تورک لە تورکیا یا خەڵکی فارس لە ئێران لە کوردی ئەوێ موسڵمانترانی بە چ پێوەرێک ینی نازانم ئاخر چی هەیە ینی خوای تەعالا وای فەرمووە پیس بنەمایەکی شەرعی هەیە کە ئەوانە لەمە موسڵمانتر بوون لە ئەسڵدا ئەوانە لە پێشمەن و فەزلیان بەسەر ئێمەدا هەیە ئاخر بە چ پێوەرێک ینی بەڕاستی ئەوە بۆ هەموو شتێک دروستە. ئەمە یەک بەڕاستی هیچ کەسێک مافی ئەوەی نییە و حقیقەتەن زۆریش ناشەرعیە و زۆریش ناحەقە کە بێ بە ناوی ئیسلامەوە بێ هێرشم کاتە سەر بە ناوی ئیسلام و بێ بمسەمسێنێتەوە و خەڵکم بگرێ مامەڵەی ینی ئەو وەکو موسڵمانێک وەکو دەوڵەتێکی ئیسلامی وەکو خلافەتێکی ئیسلامی مامەڵە بکە دەوڵەتێکی قورئان مامەڵە بکە ئەمیش وەکو دیلێکی کافر مامەڵەم لەگەڵ بکە وەکو کیان و قەوارێکی مەسەڵەن ناموسڵمان مامەڵە بکە ناموسڵمانێکی متعەدی و زاڵمیش ینی ئەم حەقە ینی ئەم مافە لەکوێ هێناوە بەڕاستی ئەمە لەکوێ شەریعەتێ چێ ینی پێگوتووە کە ئاوایە چێ ینی بە چ پێوەرێک کە ئەساس و بناغەکەی. بەڵام ئێمە دیسان دێڵێمەوە ئەو باسی گەلی کوردم کرد حەقەتەن لە هەموو شوێنەکان بەڵام نابێ ئێمەش مەبەستم ئەوە حزب و لایەنە سیاسیەکانە نابێ ئێمەش بەڕاستی بەهۆی بیر و باوەڕی شاز و دوور لە بیر و باوەڕی میلەتێکی خۆمان کە ئیسلامە و کە موسڵمانەتیە کە ئێمە میلەتێکی موسڵمان بەگشتی یا هەر چوار پارچەی نابێ بەڕاستی لایەنێکیشمان و حزبێکیش یا جەماعەت و پێر و تاقمێکیش بین بە ئایدۆلۆژیایەکی ئیلحاد یا بێدینی یا دوور لە دین ناو نابانجی میلەتی کورد کە موسڵمان و لە خەڵکە ڕەنگە موسڵمانتر بێت لە هێندێک شوێن ناشرین بکەین. بەڕاستی ئەو حزبەش ئەو مافی پێ نەدراوە ئەویش حەقی ئەوەی نییە و بۆیە حەقیقەتەن ئێمە ینی هەمیشە دوو پاتمان کردوتەوە ئێمە بیر و باوەڕی حزبێک سیاسەتی حزبێک هەڵوێستی حزبێک لەسەر میلەتەکەمان حساب ناکەین نە لێران لەسەر میلەتی کوردی حساب دەکەین نە لە ڕۆژئاواژ لەسەر میلەتی کوردی حساب دەکەین و نە لە ڕۆژهەڵاتیش و نە لە باکووریش بەڕاستی ئێمە پێمان وایە میلەتی کورد لە هەر چوار پارچەکەی حەقەتەن میلەتێکی موسڵمانە بەگشتی و پابەندیشە بە شەریعەتەوە بەداخەوە بەڵام جاری وا هەیە گروپێک جەماعەتێکی کەم خۆیان دەکەم بە نوێنەری میلەتی کورد کە وا پیشاندر کە هەر موسڵمان نییە بەداخەوە بەڵام لە حەقیقەت داوانی میلەتەکە موسڵمانە بەس ئەو هەڵس و کەوت و یا بیر و باوەڕ و یا بە زۆرێک مامەڵە دەکا کە پێچەوانەی ئیسلامە و پێچەوانەی بیر و باوەڕی میلەتەکەی خۆیەتی کە موسڵمانە. باشە زۆر چاکە لەسەر هەڵوێستی ئیسلامیەکان ئێوە پێشتر بڵین ئیسلامیەکانی کوردستان ڕۆڵی زۆرتان نەبووە بەڕێز شتێکێکی لە پێشمەرگە دێرینەکانی بڵین سەردەمی شاخ بۆ زۆر جارگلەیتان لێ دەکرێت دەڵێن لە ڕوونێتەوەیەوە لاوازن بڵێن ئەوە بەشداری خەباتی دژی بەعز شەرتان دژی پارچەکانی کوردستان نەکردووە هاوکاری بڵین دارایی پارچەکانتان کردووە لە کاتی بڵین لێقەوماندا بە زۆر جات بۆ یعنی ئەو قسە لەسەر ئیسلامیەکان دەکرێت کە لە ڕوونێتەوەیەوە نیشتیمانیەوە لاوازن وەکو پێویست بەیاغ بە پرسنەتەوەیەکان نادەن. وەک خۆت ئاماژەت پێکرد ئێمە ینی خەباتی شاخمان بۆ دژ بە ڕژێمی بەعز ئەوە سەرمێنەری ئەوەی کەمە یەکەم بەرگیرمان لە میلەتی خۆمان کردووە و ئێمە سەرمێنەری ئەوەیە کە قوربانیشمان داوە لە پێناو بەڕاستی ئازادکردنی خاچی خۆمان و ئازادکردنی خەڵکی خۆمان و لە هەمان کادا ئەوە سەرمێنەری ئەوەیە کە ئێمە دژی ستەم و زوڵمیش بن کە بەعس بەڕاستی حکومەتی بەعسی عێراقی ئەمە کاتە ڕژێمیشی ستەمکار بووە ڕژێمیشی تاغوت بووە ئێمە دژی ئەوەش بووین حەقەتەن و زۆریش بەڕاستی ستەمکار و زاڵم بوو. ئەمە یەک دوو
کاک حەکیم ئێمە لە دوای ڕاپەڕینیژانی بگرێت تا ئێستاش لەکوێ کورد پێویستی بە ئێمە بوو بێ میلەتی کورد پێویستی بە ئێمە بوو بێ ئێمە لەوێ نەبوونیانی فەرمونون کاک ئێمە چەندەمین جار داوامان کردو کە کاکە ئێمە بابین میلەتی کورد بابین ئێمە بەیەکۆ تەبابین بابین ئێمە بەیەکۆ یەک ڕیز بین بابین ئێمە لەسەر پرۆژەیەک ڕێکەوین کە ئەم هەرێمی کوردستانە ئەم کوردە بەرەو کوێ دەبین چۆنی بەڕێوە دەبین دەمانەوە چی لێ بکەین ئێمە چەندەها جار داوامان کردووە بۆ بەرامبەر بە عێراق ینی لەگەڵەوە کە ینی خەتا هەموو جار لە عێراقیژم بەڵام بەشێکی زۆری لە عێراق بۆ بەشێکی لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بوو چەند جار ئێمە گوتمانە کاکە وەرن بە بەرامبەر بە عێراق ئێمە با هاو هەڵوێست بین با بەیەکۆ کۆبینەوە با بین دانیشین با خاوەنی یەک پرۆژۆ بین و نزیکترین هەڵوێستیشمان ئەوە بکە سەبارەت بە دەستکەوت و سەبارەت بە پشک و بەشەکانی کوردستان لە عێراق ئێمە لە کۆتا هەڵبژاردننی پەرلەمانی عێراقدا گوتمان کاکەوەرن ئێمە پێمان باشە هەر شەش لایەنەکەی هەرێمی کوردستان با بەیەکەوە کۆبینەوە و خاوەنی یەک پرۆژە بین و خاوەنی یەک بەرنامە بین و بە یەک هەیئەت بچین ئێمە گفتوگۆ لەگەڵ عێراق بکەین و مفاوەزات بکەین و ئێمە بەڕاستی کاک حەکیم ئەی باشەوە هەڵوێستی نەتەوەیی نییە ئەوە هەڵوێستی نیشتیمانی نییە ئەو بەرگریکردن نیە لەو مافیا و خەڵکی ئەوە حتا لە هەرێمی کوردستانیش کاتێک ئێمە دژی ستەم بووین دژی قۆڕەتکاری بووین دژی گەندەڵی بووین ئایا کاک حەکیم ئەو هەڵوێستە هەڵوێستێکی نیشتیمانیانە و نەتەوەیانە نەبووە ینی خەمی خەڵکی خۆمانمان بووە خەڵکی ئەومان بکەم وڵاتە چیتر بەڕاستی بەسەر گەندەڵیدا کاول نەبێ چیتر مەسەن غەری تێدا نەبێ مەسەن قۆڕەتکاری نەبێ ئێوەش هەڵوێستی نیشتیمانی بووە ئەوەش هەڵوێستێکی پڕ ینی بەڕاستی هەڵوێستێکی نەتەوەیی بووە بۆیە ئێمە لە هەموو قۆناغەکان لە قۆناغەکانی ڕابردووشدا خۆمە جاری کەش باس کراوە کاک حەکیمانی هەردوو حیزبی دەسەڵات لە هەرێمی کوردستان یەکێتی پارتی لە ساڵی 92 خۆتان زان شەڕی ئەو پارتی کارانی کوردستانیان کردەبە و داواشمان لێکرێ من نەمان کرد ئەی باشە هەڵوێستی نیشتیمانی نەبووە و دواتیش بەڕاستی دیسانەکە ساڵی 98 ساڵی 2000 دیسانەکە جەولەیەکی دیکە شەڕیشیان کردەوە بەڕاستی و هەردوو لاژ هەم عێراقیان هێنا بۆ هەرێمی کوردستان دەبابی عێراقی هەم ئیتورکیان هێنا بۆ هەرێمی کوردستان هەم ئێرانیان هێنا ئەو ئێمە بەڕاست خۆمان پارازەوەی کە ئێمە دەستمان نەچێتە خوێنی کورد بۆ شەڕی کورد کوژی نەکەین و بە دروستمان نەزانیوە بەڕاستی ئەی باشەوانە هەڵوێستی نیشتیمانی نەبوو وێ ڕاوێکە هەڵوێستێکی ئیسلامی شەرعیش بووە ئێمە حەقیقەتەن پابەندین بەڵام ئێمە حەقیقەتەن هیچ ڕۆژێک نەهاتوین و ناشین بەڕاستی ئێمە بەرگری لە ینی هەڵوێستێکی ناشەرعی بکەین ینی یەکێک حیزبێک دەسەڵاتێک لێرە لە هەر شوێنێکی کە ینی بیەوێ مەسەلەن خەڵک و جەماوەری کوردستان تووشی گرفتاری بکە و تووشی نەهامەتی بکە حەقیقەتەن ئێمە پشتگیری ناکەین ئێمە ئەگە پێمان بکرێت دەستی دەگرین بەڕاستی ینی هەڵوێستی نیشتیمانیمان ئەوەیە کە ئێمە ئەگە پێمان بکرێت نەگەڕین هیچ کەسێکیش هەڵوێستەکەی هەڵوێستی سیاسی و حتى هەندێک قەناعەتەکانی کورد بەرەو هەڵدێر با بەڕاستی تووشی ماڵوێرانی و تووشی بەدبەختی بکە ئەوە بە هەڵوێستی نیشتیمانی دەزانی باشە یعنی ئەوە بە هەڵوێستی نیشتیمانی نازانی کە هەرچی مەسەلەن خەڵکی پێی خۆش بڵێن ئەمەش وا بکەین کاک ئێمە نە تەبیعەتمان وایە نە مەنهەجمان وایە نە ئەخلاقمان وایە بەخوا ئێمە قەناعەتی خۆمانمان هەیە و سیاسەت بە مەنهەجی خۆمان دەکەین بە ئەخلاقی خۆمان دەکەین و جیاواز بەڕاستی لە خەڵکیکە چی بە مەسلحەت و بە بەرژەوەندی ئەم خەڵک و میلەتەمان زانی بێ کردومانە دەیکەین و چی بە مەسلحەتی و بەرژەوەندی ئەم میلەتی خۆمانمان زانی بێ گوتومانە و دەشیڵێ باشە با پرسیارێکتریشت لێ بکەم لەسەر مەسەلەی ئەوەی تێڕوانینی کۆمەڵ بڵین وایە کە کورد لە هەموو پارچەکان لە عێراق بێ لە سووریا بێ لە ئێران بێ لە تورکیا بێ مافی خۆیەتی کە مافی کلتوری مافی سیاسی مافی ئیداری پارێزراوە بێ ئێمە ئەو بابەتە نەکرد لە ئێستا لە ڕاگەیاندن بیڵێن ئێمە زۆر ئەو بابەتەمان لەگەڵ دەسەڵاتدارانی بۆ نمونە کۆماری تورکیا لەگەڵ دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئێران و لەگەڵ دەسەڵاتدارانی کۆماری سووریا ئەو کاتێوەندێک کە دەستمان پێگەیش بێ بەڕاستیانی گفتوگۆمان بوو بێ لەگەڵ ئەو عێراقی خۆمانیانی حەقەتەن ئێمە هەمیشە گوتومانە ئێوە دەتانەوێ وڵاتان ئارام بێ و سەقامگیری سیاسی و سەقامگیری کۆمەڵایەتی ببێ لە وڵاتان
یەکێک لە کێشەکانی ئەو وڵاتەی ئێوە و گرفتە گەورەکانی ئەو وڵاتی ئێوە بریتە لە پێنەدانی مافەکانی گەلی کورد لە وڵاتەکەتان مافی گەلی کورد بدەن کەەوە هەم ئیسلام بۆی دابین کردو بەڕاستی هەم یاساکانی هەموو وڵاتێکی بەڕاستی ئاماژەی پێکردووە یاسانی دەوڵەتەکان شەر ئاماژیان پێکردووە کە هەموو میلەتێک هەموو گەلێک لە وڵاتێک بەڕاستی مافی خۆیەتی بە زمانی خۆی قسە بکا بخوێنێ مافی خۆیەتی کە کولتور و ڕۆشنبیری خۆی مەسەلەن ینی ئەوە بکە مەسەلەن لە ژیانی خۆیدا ڕەنجی پێ بداتەوە مافی ئەو خۆیەتی کە کیان و قەواری خۆی هەبێ جا چ دەوڵەت بێ چه هەرێمێک بێ حەقیقەتەن ینی گرنگوێ ئەو میلەتە بە مافی خۆی بگا و هەر کاتێک بەڕاستی ئێوە ئەم مافانەتان بۆ گەلی کوردابین کرد بەشێکی زۆری ئەو کێشە سیاسی و ئەو ناسەقامگیری سیاسی و کۆمەڵایەتی کە لە وڵاتاندا هەیە نامێنێ ئەمە نەک حەقیقەتەن ئێستا بۆ ڕاگەیاندن بیڕێن و مەسەڵەن خیتابێکی سیاسی بەڵکو ئێمە لە واقعدا بەڕاستی بە دەسەڵاتدارانیش ئەو وڵاتانەشمان گوت و هەمیشە گوتمانە ئەوە ڕێگە چارەیە حەقیقەتەن ئەگەر دەتانەوێ وڵاتان ئارام بێ و خەڵکتان بەختەوەر بێ و خەڵکتان لێ ڕازی بێ بە هەموو پێکاتەکانیەوە یەکێک لە شێژەکان ئەوەیە کە مافی ئاسایی و یاسایی گەلی کوردستان بدەن لە وڵاتی خۆتان باشە با دووە پرسیارم لەسەر بارودۆخی هەرێمی کوردستان بێ باشووری کوردستان لە ماوەی ڕابردوو دەرەسەن ڕۆژی ڕابردوودا هاوپەیمانەتێک ڕاگەنرا لە نێوان نەوەی نوێ و یەکێتی و داواشە نەبوو لەلایەنەکانی تر کە بێنە ناوەوە پەیمانەتیار چەندە ئێوە بڵێن بایکۆتی پەرلەمانتان کردبوو سەرنجتان لەسەرەوە چییە و لەسەر مەسەلەی ئەو بارودۆخی خراپەی کە لە باشووری کوردستان هەیە نەبوونی حکومەت نەبوونی پەرلەمان ئێمە پێشوازی لە هەموو ڕێکەوتنێ دەکەین کاک حەشیمیانی هەر دوو حزبێک سێ حزب بەڕاستی بە خۆشحاڵیەوە ئەمە پێشوازی دەکەین کە ڕێک بکەون و بگەن بە ڕێککەوتن بۆ کاراکردنی پەرلەمان کەسە دێمە سەری بەڕاستی باسی دەکەم بۆ پێکەنانی کابینێکی حکوومەتی نوێ کە کابینێکی خزمەتگوزار بێ و دەسۆزی خەڵک بێ و پەرلەمانێکی کارا بێ کە بتوانێت چاودێری دەسەڵات بکە بتوانێت یاسا بە قازانجی خەڵک دەربکە بتوانێت شەفافیەتی دارایی بێنێتەکە لە ڕێی پسندکردنی پرۆژە یاسای بودجە و کێشە و گرفتەکانی خەڵک و هاوڵاتیان بگەێنێ بە هۆڵی پەرلەمان و بەدەسەڵات ئێمە حەقەتەن هەر ڕێکەوتنێ بکرێت بۆ ئاراستی ئێمە ڕێزی دەگرین و بەڕاستی پێمان خۆشە بەڵام ئێمە وەکو کۆمەڵ ببورن ئێمە وەکو کۆمەڵ حەقەتەن بایکۆتی پەرلەمانمان کردووە لەبەرەوەی کە ئەم پەرلەمانێک وەکو لەکە ڕابردوو باسمان کردو پێمان وابووە بۆ کە غەدر لە کۆمەڵ کرا و ساختەکارێکی زۆر لەو هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کرا و بینیشمان حتا ئێستا تەمەنەوە ساڵێک و چەند مانگە بەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان تێدەپەڕێ پەرلەمان نەیتوانی کۆ بێتەوە پەرلەمان نەیتوانیوە سەرۆکایەتێکی هەڵبژێرێ پەرلەمان نەیتوانیوە لیژنەکان هەڵبژێرێ پەرلەمان نەیتوانیوە یاساک دەربکە پەرلەمان نەیتوانیوە بڕیارێک دەربکە پەرلەمان نەیتوانیوە چاودێری حکومەت و دەسەڵات بکە بە ئارەزووی خۆی ینی پارە دەبەخشێ تەخشان و پەخشان دەکا هیچ دەسەڵاتێکی چاودێری نییە کە لێ پێچێتەوە محاسبەی بکە بڵێ کاکە بزەم ئەو پارە چەندە بودجە چەند هەیە ئەوە بۆ مەسەلەن بۆ فڵان قەزا ئەوەندە بۆ فڵان قەزا خەرج دەکەی پێوەەر چییە حەقەتەن ینی ئەم پەرلەمان نەیتوانیوە دەست بەکار بێ نەیتوانیوە مەسەلەن کۆبێتەوە بۆیە ئێمە بایکۆتمان کردو حەقەتەن ئێمە لەو هاوشێشانە دانین ئێمە ناچینە بەرەی هیچ لایەک و لەبەرەی لە هیچ بەرەیەکی نابین دەسەڵات دروستی کە بە تایبەتی بە تاقی تەنیا ینی یەکێتی یا پارتی چونکەمە پێمان وایە بەرە دەبێ بەرامبەرەوانە دروست بکرێ نەک ئەوانە بەرە دروست بکەن و بەرەی ئەوانە بەڕاستی بۆ ملی یەکترشکاندنە نەک بۆ قازانجی خەڵک و میلەت بێ چێ دەستشکاندنەوەی چێ بتوانێت مەسەلەن ئەوی کە لە عەرزی بدا ئێمە بە حەقیقەت پشتگیری هیچ لایەک ناکەین بۆ ئەم بابەتە چونکە پێمان وایە ئێمە ئەوە کێشە و گرفتەکان قوڵتر دەکاتەوە حەقیقەتەن ئەوە مەترسیەوە هەیە کە بەڕاستی دوو ئیدارەیەش قوڵتر کاتەوە کە ئێستا دوو ئیدارەیە بۆ ئێمە پشتگیری هیچ لایەک ناکەین لەم بابەتە ئێمە پێمان باش بۆ کرد باسیشمان کردووە ئێمە پێمان باش بووە ئێمە ئەو شەش لایەنە براوەی پەرلەمانی عێراق پێمان باش بۆ بەیەکەوە بین پێمان باش بۆ بەیەک و کۆبینەوە پێمان باش بکە یەک پرۆژەمان هەبێ یەک بەرنامەمان هەبێ بۆ گفتوگۆ لەگەڵ دەسەڵاتدارانی عێراق بەڵام بەڕاستی ئەوەشیان نەکرد ئەی باش ئەگەر ئەوانە لە خەمی ئەودان کە
بەرەیەک دروستکەن و مەسەلەن بۆ ئەوەی کەشتێک بۆم خەڵک میلەتی بکەن بۆ نایان ئەمە دروستکەن ینی نەخێر بۆ خۆی دوو بەرەی دەسەڵات دروست بووە هەر کامەشان هەوڵ دەدا ینی خەڵکەشی زیاتر لە خۆی کۆ بکاتەوە بۆ ئەوەی مەرزەکانی خۆی فەرز بکەوە زیاتر بکە بەسەر ئەوی دیکەدا. بەڵێ سوپاس دەکەین بەڕێز کاک عەبدولستار مەجید ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵی دادگەری کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی مادومان کردی سوپاسی ئامادەبوون دەکەین. سوپاس بەوەی بینەرانی بەڕێز سوپاس بە هاوکارانم خواتان لەگەڵ.